لەم کەشوهەوا ساردەیە زۆربەی کەسەکان لە ماڵەوە ئەمێننەوە و شتێکی گرنگیش ئەو خواردنانەیە کە ئەیخۆین بۆ ئەوەی کە بزانین چ خواردنێک بە سوودە بۆ تەندروستیمان باشە و هەم وزەیەکی باش و گەرمیمان پێ بەخشێت. میوانداری بەڕێز دکتۆر زانا ئەحمەد پسپۆری زانستی خۆراکمان کردەوە. بەخێر بێ دکتۆر بەیانیت باش. سپاس بۆ هاوڕێیانیش. سپاس بۆ تۆ دکتۆر. لەم کەشوهەوا سارد و بەفراویەیە هەمومان حەز دەکەین خواردنێکی خۆش بخۆین لە ماڵەوە کاتێک لەگەڵ خێزانەکەمان بەسەرە بین و هەمیش ئەو خواردنێکی گەرم بێ کە وزەیەکی باشمان پێ بەخشێ. ئایا تۆ چۆن پێناسی خواردنێکمان بۆکەی کە وزە بەخشە و سوودی هەیە بۆ تەندروستیمان؟ بەڵێ بەدەر لەوەی کە پێویستە خواردنەکان تەمان تام و چێژی هەیە بۆ ئەوی کەوا ینی بتوانین وە کۆڵەی مەقبول بێ لامان، بەڵام لە هەمان کاتە پێویستە ئەو کالۆریانەی کە ئیخۆین لە ڕێگەی ئەو خواردنانەوە پێویستە هەردوو مەرجەکەی تیا بێ لە ڕووی پێکاتی خۆراکی گەورەمانێ لەگەڵ پێکاتی خۆراکی گورد بۆکو باڵانسێکی تیاابێکو وڵی لە ئەمانە یەکەم پێکاتە خۆراکی بە گەورەکان کێمە توانین هەموو خۆراکان بکەین بە سێ بەشە کە برتێ لە چاوری و پرۆتین و کاربۆهیدرێت. لە ڕووی پێکاتی خۆراکی گەورەوە پێویستە کەمترین کاربۆهیدرێتی تیاابێ لە ڕووی باڵانسەوە و بڕی پرۆتین بە شێوەیەکی مامناوەندی بێ، خاصن ئەو کەسێکەوە ئەگەر زۆرتر ریاضە و وەرزشەکاتوانە بڕێکی زۆرتر بخوا و لە هەمان کاتە چاوری تەندروست بە بڕێکی باش لەسەر و مامناوەندیشۆ بەکاربێنی نەمانە. دوای دێنە سەری بە تەفسیری. بەڵام لە ڕووی پێکاتی خۆراکی وردەوە کە مایکرۆنیوترنتی پێوترێت ئەمە کە بریتە لە کانزاکان و لەگەڵ ڤایتامینەکانە و لەگەڵ هەندێک لە پێکاتی خۆراکی چاکی تەندروست لە ناو ڕۆکە هەن ئەوانەی کە تەندروستی چاکیان هەیە بۆ لەشی مرۆڤ بەمانە پێویستە پڕ بێ لەوانە. لەبەر لەم ڕۆوە ئێمە کالۆری چاکمانەیە خو کالۆری تەندروستمانە و کالۆری ناتەندروست. یعنی بۆ نمونەیەکی بەسیط هەیە، هەر یەکێک قەنداقێک بخواتەوە هەر کالۆریە کە بریتە لە شەکراوێکی زۆر خراپ تەنها ئاو کالۆری هیچ شکێکیان نیە. بێنما سالمونێکی نەرویجی بخۆی کە چەنێز تەندروستە ینی غەنیون عن تعریف مەسەلمانە. ئەم فولە لە هەموو کانزا و هەروە ڤیتامینەکان و لەگەڵیشە لەگەڵ چاوری تەندروستە بینەما شەکراوی یاخو شەربەتێکی شەکراوی ئەخۆیتەوە کە هیچی تیانێت تەنها ئەوە نەبێت کالۆری نەبێمان. بەڵێ واتە بێ بیر لە هەردوو لایەکە بکەینەوە، هەم مادە گەورەکان وەکو چاوری و شەکر و پرۆتین و هەم مایکرۆنیوترێنتەکان واتە ئەو ڤیتامین و کانزایانی کەتیایەتی. دکتۆر ئەگەر تۆ بۆمان جا بکەیتەوە کامە خواردنانن زۆرترین مایکرۆنیوترێنت واتە ئەو پێک هاتە وردە باشانەیان تایە؟ بەڵێ خواردنانە بەسەن بە شێوەیەکی گشتی طبعا نتوانین بڵین یەکەم شت ئەتوانین بڵین کەوا زۆرتر باسی لە ڕووی کالۆریۆ بکەینەوانە وەکو جەنابەت لای تۆ ئاشکرایەکەوە گرامێک چاوری 9 کیلو کالۆری تایە باشە، بینەما کاربۆهیدرێت و پرۆتین هەموو گرامێکیان 4 کیلو کالۆری تایە. لەبەرەوە گەر بیت و خواردنی چاور بخۆین بەس بە شەرتی یەکەم و ئەخیر کە بریتە لە چاوری تەندروست کاریگەریکی زۆر زۆری تایە وزەیەکی زۆر زۆری تایە، بەڵام لە هەمان کاتە هاوپێچ بێ ئەو چاوری کە ئەیخۆین لەگەڵ مایکرۆنیوترێنتەکانە وەکو کانزا و ڤیتامینەکانی تیا بەمانە. لەبەرەوە لە ڕووی پێکاتی خۆراکیەوە توانین دەستنیشانی چەند خواردنیە بکەین لە خواردنانی کەوا زۆرتر لە کۆمەلگای ئێمە ناچینە بابەتی مەسەن کۆمەلگاکانیکەوە لە مەسەن بۆ نمونەیەکی لەو نمونانی کە باسەکەن من خواردنی هێلکە بەدەر لەوەی کەوا یعنی خواردنێکی زۆر تەندروستە لە هەموو ڕۆکانەوە گەر بێت و لە ڕووی پێکاتی خۆراکیەوە باسیکەین وەرمانەمە هێلکەیەکی 50 گرامی مەسەن بۆ نمونە نزیک 8 کیلو کالۆری تایە. لە ڕووی کالۆریەکانیشەوە مامناوەندە، بینەما لە ڕووی پرۆتینەوە تقریبا نزیک 7 گرام پرۆتینی تێدایە مەسەن بۆ نمونە چاوریەکانیشی عفو 5 گرام 6 گرام چاوری تایە و 5 گرامش چی تایە پرۆتینی تایە ئەمانە. لەم واتە چاوریەکی سوود بەخشە، چاوریەکی زۆر سوود بەخش و لە هەمان کاتە و پرۆتینێکی زۆر سوود بەخش و حتا ئەو چاوری کە تایەتی لە ناو هێلکا بۆ نمونە خەڵک بەغەڵەت تێگەشتە زانتەکەی کۆلسترۆڵەمانە نەخێر، ینی لە کۆلسترۆڵ لە یەک هێلکەی مامناوەندا نزیک 200 میلیگرام کۆلسترۆڵی تایە. لەشی مرۆڤ ڕۆژانە جگەری ئینسان 3000 میلیگرام یاخود 3 گرام کۆلسترۆڵ دروستە کە لەشمان پێویستمان پێوێت یاروکۆ ئەنتی ئۆکسیدانتیش. ڕەنگە کەس لەبەر ئەوە بێ بترسن زەردێنەکەی نەخۆن سپێنەکەی بخۆن. بەڵام سپێنەکەی زۆربەی پرۆتینەکەی لە ناو سپێنەکەیەتی زۆربەی چاوریەکە لە ناو زەردێنەکەیەتی باشە. لە هەمان کاتە تۆ ئەگەر بۆ نمونە ینی 3000 میلیگرام چاوری عینی پێویستە کۆلسترۆڵ ڕۆژێکە پێویست پێیەتی ئەوەی کە ئەیخۆی بە شێوەی خواراک ئەوەی کە ئەمێنێتەوە دەفێسەتە جگەرە دروستەکەمانە. لەبەرەوە گەر ڕۆژی 15 هێلکەش خۆیت اینجا جگەرت ئەوە سێر لە دروست نەکردنی کۆلسترۆڵمان. لەبەرەوە یەکەم اینجا لە ڕووی چاوریەکەشەوە خەڵک وا غەڵەت تێگەشتۆ کە زۆربەی چاوریێک تێرەکانە و کۆلسترۆڵ نا
زۆربەی زۆری یەک لە سەرسەی یەک لە سەرسەی کەمتری ئەو چۆرانی کە لە ناو زەردێنە هێلکایە چۆری تێرە زۆربەی زۆری چییە پۆلیان ساتڕێت فات لەگەڵ مۆنۆسا یانوەتە چۆرە ناتێرە تاکەکان و چۆرێت فرە تێرەکانە ئەمانە کاریگەری زۆ زۆر شاکێ بۆ سەر دڵ کاریگەری زۆر شاکێ بۆ سەر دەماغ بڕێکی زۆ زۆر کۆلینی تا ینی بۆ من لە 1 میلیگرام کۆلین مادەیەکی ئەنتیۆکسیدنتی چاکەکەەوە بەکاردێت لە هەندێک کارێکی مای بە تابەتی لە دروستکردنی مەسەن فۆسفۆلیپیدز ئەو چۆریانەی کەوە بەرگی خانەکانمان دروستەکەنەوەمانە لەبەر زۆر مهمە بوو بۆ mental function ینی بۆ قدراتی چالاکی مێشکێت زۆر زۆرە بۆ دابەزینی چۆرە خراپەکانی ناو لەش وەکو LDL و مەسەن ترایگلیسراید و هەروەها بۆ بەرزبوونەوەی چۆری بەسوود وەکو HDL لە هەمان کاتە کاریگەری زۆر چاکی هەیە لەسەر جگەر لەسەر گورچیلەکان ئەمانە زۆر بە شێوەیەکی تەندروست بەرەو خەڵک غەڵەت تێگەشت و نایخوا بەینەما زۆر طبیعی لە ڕۆژێکا بەڕێی من ئەگەر یەکێک هەڵسەنی کرد لەگەڵ کالۆرەکانی کە ئەتوانێت 5 بۆ 6 هێلکە بخوا بە هەموو شێوەکانی کرد بەڵێ دکتۆر بێگومان شێوازی ئامادەکردنەکەشی گرنگە ئەگەر لە بڕێکی زۆر ڕۆنە سوور بکرێتەوە ئامە زیانی بێ بۆ تەندروستیمان و باشترین ڕێگەی ئامادەکردنەکەی چییە و یان چۆن بتوانین بخێنە ناو خواردنیترەوە وەکو زەڵاتە و یاخود هەر پێک هاتێکی هێلکەیەک کە لە وازم حەڵقێکی کەم کرد لەگەڵ لانەخانە لەسەر هێلکەیەک لە مطبخە ئەگەر بێت و دەریکەی مطبخەکە شەلە لێنێت لە زۆربەی وڵاتانە خۆ دەزانی هێلکە ئەچێتە ناو پێکهاتەی زۆربەی زۆری خواردنە تەندروستەکان و لە هەمان کاتە خواردنە بە لەزەتەکان کە خەڵکی دروستەکە لەبەرەوە ئێمە بەڕای من باشترین شێوەیە هێلکە بریتە لە سوورکردنەوەی باشە لەسەر ئاگرێکی کەم باشە و بە چوری تەندروست چکە بۆ ئەگەر بێت بێنە سەر چوری تەندروست لەگە چوری ناتەندروستە طبعا چوری ناتەندروست لە شەکریش خراپتر بەڕای من هەموو جارەوە موتۆمانە ئێمە دوو دوژمنی سەرەکی گەورەمانێ بۆ لەشی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ینی زۆرمان هێمانە کە بریتە لە چوری ناتەندروست لەگەڵ شەکرە شکر بۆ فترێکی کاتی تەسیراتە خراپە نەرێنیەکانی ئەڕات بۆ مەگە شخصێک زۆری کاربۆهایدرێتی خوا کاربەتی ناتەندروست وەکو مەسەن ساردەیەکە خاتمانە بەڵام لەگەڵ یا بەدی بڵدینگ کامانە فترێکی بەڵام چوری ناتەندروست بە مانگ لە لەشی مرۆڤ کاریگەری نەرێنی هەیە و بریناریە کامانە وەکو ئەو چوری خراپی کە لەناو زۆربەی زەیتە هەرزانەکانە هەیە و لە هەمان کاتە ڕۆنی تەنەکەی خو کەواتە چوری تەندروست کەرەی کوردی ڕۆنی خۆمانە کەری خۆمانە مەسەن هەموو ئەو چوری حیوانیانە بە شێوەیەکی تەندروست کە لە مەسەن لە مانگایە لە ئاژەڵە دروستکراوێکەوە بە شێوە هۆرمۆن بەخێو نەکراوێ ئەمانە بریتێ لە باشترین ئینەکان بۆ منە کەری کوردی یانی توانین بڵین یەکێک لە گەورەترین مەزەرەکان کە توقعکەم هیچ خواردنی کەمان نیە ڤایتامین K2 تیاابێت K2 کە ڤایتامینێکە بێجگە لەوەی کەەوە مێتابۆلیزمی کالسیۆمەکە بەدەست ئەهێنێت لەبەرەوەی کەەوە کالسیۆمی خراپە لە ناو بۆرەکانی خوێنمان و ئەگەڕێنێتەوە بە ناو ئێسکەکان و بەهێزێکە ئەمە تەنها لە ناو کەرەی کوردی خود چوریەکی حیوانی هەیە وەکو من لەناو دووجێکی حیوانێکە کەەوە بە هیچ هۆرمۆناتی نەدرابێت و خواردنی ناتەندروستی نەدرابێت یەکێک لە باشترین خۆراکی تەندروستیمان لەبەرەوە گەر بە شێوەیەکی کەم تۆ چوری بخۆی بۆ من لە کاتی نانی بانیشە حتا بۆ من هێلکەکەت بە سوورکرااو بێ بەڵام کاربۆهایدرێتی زۆری لەگەڵ نەبێت نان و سەمون و بەڵێ بە تەئکیدی نان و سەمون و ماس و هەمووی تێکەڵاوکەیەمانە دائیمەن ئەو کاتە چوری دائیمەن وەکو پرایۆریتی کۆڵی لاینی دووەمە بۆ سووتاندن کاربۆهایدرێت دەرەجە یەکەمە لەبەرەوەی کاربۆهایدرێت زۆر خوارد تەمان چوری زۆربەی چورێکە لە ئەنجامە کۆ ئەبێتە لە شتاوە بێتەوەی دروستبوونی قەڵەیمانە بینەوە ئەگەر تەنها چوری بکەی بەلاینی یەکەمی سووتاندن و خەڵی یەکەمی سووتاندن کەمترین کاربۆهایدرێت خۆی لەگەڵەیە لەش ناچار ئەکەی بڕاتە مۆدی چوری سووتاندنەوە کە ئەمە ئەکەوێتە شێوازی کیتۆ و لۆ کاربەوانێ ئەو شەکری هەر کیتۆش بێ مەسەن لۆ کاربۆن منە شەکری کەمە خۆی کاربۆهایدرێتی کەمە کاربۆهایدرێتی کەمە خۆی اینجا لە هەمووی مهمتر کەوا تۆ ئەگەر چوری تەنها پێکهاتەیەکی خۆراکیە بەدەر لە کاربۆهایدرێت و پرۆتین کە نابێتە هۆی تێزادانی هۆرمۆن ئینسولین و کە زانێت لای جەناب تاشکرایەک هۆرمۆن ئینسولین هەر دقیقە تۆ زیاد دەکرد بەهۆی تێزەدانێت بە زۆرتر بەهۆی کاربۆهایدرێتەوە یا زۆر خواردنی پرۆتین ئەبێتەوەی چی ئەبێتەوەی ئەو کار لە شەخاتە مۆدی کۆکردنەوەی چوری لەبەر هەرچەندێک کەم بخۆیت زۆر غەڵەت تێگەشتووە هەرچەندێک کەم بخۆیتەوە بەڵام زۆرتر تێزەی هۆرمۆن ئینسولینە دابێمانە لەش هەر دائیمەن ئیعازە ئەنێرە بۆ مێشکە لە ڕێگەی هۆرمۆن ئینسولینەوە کەوا پێویستمان بە چوری و کۆی کەرەوە
بەڵێ باشە بینەما ئەگەر خۆ خستە ئەو مۆدەی کەوا ئینسۆلین کەم بوو لە لەشتا لەش دائیمەن شتە مۆدی چوری سوتانە لە ئەنجامی ئەوە بە باشترین ڕێگەی بوو هەر مەسەن منە هێلکە کە باسمان کرد مەسەن لوسینی تاکە باسیمان نەکردەوە پڕەوە زۆر دەڵەمەن بە زۆربەی ئەمینۆسیدەکان ئەمینۆسیدەکان کو جەناب تەشکرای لە دوو نوعمانەیەکیان ئەسەنشاڵەوەیان نەن ئەسەنشاڵ ینی ضرورەکان نەزۆرەکان ئەو وەکو ئەڵەی هەمە جۆری فرە ڕەنگەی کە لە ناو ئەمینۆسیدەکانە هەیە لە ناو هێلکا لە هیچ زۆربەی پرۆتینەکانیکان نییە هستidین و لایزین و لوسین و ئازۆلوسین و مەسەلەمانە هەمووی ئارجینین و ترپتۆفەینۆمانە زۆربەی زۆر ناوینە بە تابەتی لوسین کە کاریگەریکی زۆر چاکی هەیە بۆ دابەزینی کێش مەسەلمان بەڵێ دکتۆر ئەگەر باستی هێلکەمان کرد ئێستا باستی خواردنێکی ترمان بۆ بکەی کە زۆر و زەمان پێ بەخشێ و سەرچاوەیەکی باشە بۆ گەرمکردنەوەی جەستا بەزڵ من خۆشەسی خۆم باسی شتانە بکەم کە خۆم ڕکۆمەند دەکەم مۆلەیەکی لەوانە تەحین یاخو پێڵێن ڕاشی مەسەر خەڵان ڕاشی بریتە لە چی بریتە لە کۆڵی گیراوەی یاخو هاڕاوی ڕۆنی کونجیە بەڵام لەگەڵیشە لەگەڵ خەڵتەکەیە ئەگەر بیک ڕۆنەکەی بگرین تەنها ڕۆنی کونجێمێنێتەوە بەڵام تامی خۆش نییە وەکوین بۆ ئامادەکردنی خۆران بەڵام ئەگەر لەگەڵ خەڵتە کاربۆهایدرێتەکەیە بێت لەگەڵ فایبەر شتەکە پێڵێن ڕاشی خۆمان ڕاشی کاریگەریکی زۆر چاکیە مەسەن بۆ منە یەک کەوچکی لە ڕاشی مەسەر مۆرمونە نزیکەی 89 کیلۆکالۆریەدا تقریبا 6 گرام چوری تایە 8 گرام چوری تایەمانە بڕێکی زۆر پرۆتینیشی تایە کاربۆهایدراتێکی زۆر کاربۆهایدرێتەکەی تقریبا 3 گرامە مام ناوەندە کاربۆهایدرێتەکەی لەگەڵ فایبەریشی زۆری کووردا چوار بەڵام 2/6 گرامش پرۆتینی تایە لەوانە خەڵک کەس نەکاکەوەڵەوە کونجە ئەو هەموو پرۆتینە هەیەمان ئێمە کە باس پرۆتینەکەی زۆربەی مێشکی بەلای گۆشت و ئەو بەرهەماناتێکە لە ئاژەڵەکان و دەستمانە بینەما لە ڕۆکەوە مەسەن بۆ کونجەیەکی لە کوشتانی کەوا نیسبە و تەناسب تو باسیکردمانە زۆر بڕێکی باشی هینی تایە پرۆتین تایەمانە چۆریەکانیشی زۆربەی زۆری چۆریەکانی مۆنۆئەنساتۆریتە یاخو پۆلیئەنساتۆریت فات یعنی کەمێکی نەبێکەوە چۆری تێرەکانە زۆربەی چۆرەکانی کاریگەریکی چاکی هەیە بۆ دابەزینی فشاری خوێن کاریگەریکی چاکی هەیەکەوە بۆ کەسانی کەوا شەکریان هەیە وەکو تام زۆر خۆشە دکتۆری پرسیار زۆربەی جار ئێمە ڕاشی لەگەڵ دۆشا و سەڵمونیان ناخورێت ئەو کاتە کێشەکە دروستە بێت تۆ شێوازێکی تەندروستمان پێ بڵێ کە ڕاشی باشترین شێوازی ئەوەی کار ڕاشی بخورێ ئەوەی کار بیکێ بەسەر زەڵاتەکانتە کە زۆر تام و بەلەزات چکم زۆربەی ئەو کەسانی کە هێن بەلامان بە دابەزینی کێش تاقیمان کە خۆشم چەندەها ساڵی خۆم لەگەڵ ئینەکەم لەگەڵ گەڵای کاهوای خۆم بە وەکو چۆن و لە هەمان کاتایکەم بەقاشی خەیارەوە زۆر چاکە و لە هەمان کاتە تاقی کەرەوە بیکە بەسەر پرۆتینەکانتەوە یعنی مونە کەباب تۆزە ڕاشی وەسەرا بکە گۆشتی برژاو تۆزە ڕاشی وەسکە سنگێکی مریشکە سوور کرد تۆزە ڕاشی زۆر تامێکی خۆش دامانە ئەگەر بۆ یەکێ کێشەی نەبێت کوڕێکە گەنجە مەسم بۆ جەنابەت لە عمرێکا کە نەژیتە سەر و 35 ساڵیە و وزە و چالاکی زۆر ئەتوانین تۆزێکش هەنگوین بەکاربێنی ئەو کاتت خۆشی ئەکا مەسن کەمێک هەنگوین کە لە دەگرامێت تێنە پەڕێمانە چکو بڕێکی زۆری فرۆکتۆز خۆ تزانێ هەنگوین تامی خۆشەکە و ئەو زۆرینەی نابێت چکو فرۆکتۆز بەعام خۆمان کەمتر تێزای هەرمۆنی ئینسۆلینەدا بەڵام لە ڕێگەی کێوە ئینسان قەڵەوەکە ئەگەر بڕێکی کەم بێ و ئەو کەسە گەنج بێ و زیاتر وەرزش و ئەم شتانەی هەبێ ئەوەنە کێشەی نابێت ئەوتوانێت تامیکی خۆشیشی ئەدا بە خواردنەکان بەڵێ دکتۆر چیتر ماوە دوایەتی نەسەر خواردنە کوردەوارەکان کە زۆر لە وەرزە خوێن ئەوانەی کە تۆ خۆدڕێن ئەوانێکم ڕێەکە مەسەن زەیتونێکەکە طبعا لە هەرچی طبقەکانە لە ژەمی خواردنی بەیانیانە لە هەموو عالەمە زيتون يشكل الطبقة الزوز الرئيسي كان مان هم بشوي زي زور بكارينا نقول ملاحظة كل المجتمعية ما هر من هو كان من فيرنا كله أجر بيت جورا كان تارادي لو أنا بلهم لصاب بيسي من توز تاراديك زيتون أخوين بلا ما قبل ملاحظة كي بيت خوار ولا جنجا كان من خوار بيصال كانوا زود نادر ناكل زور بيبقى منالك هر قيدي اللي كانت تصورك زيتون فيرمان نكذو نكو كالصرية ما زيتون هم بزيتون كي خوي تصورنا كي يعني ددنك زيتون باشا نزيك 6 كيلو كالوري ادات بركي زور باش بروتين تاعي بركي كمي مامنا عندي بروتين تاعي وزور بي زوري او كربوهيدرات كتاعي تبقى مامنا عندي لقل فايبرا جلايسيميك افكتي نزمه وات يعني راضي بس كنا شكري خواني زوزر كمان واو تشوري كلنا زيت الزيتونه هي تشوري كي زوزر شاكه برا زور بي زوري مونو انصات شويه فات كان لقل بوليا وات
چۆری ناتێر فرەکان و لەگەڵ تاکەکانە کاریگەری زۆر چاکی هەیە بۆچی بۆ تەندروستی دڵ کاریگەری زۆر چاکی هەیە بۆ تەندروستی گورچی لەو کاریگەری چاکی بۆ دەماغ یعنی کە یەکی لەوانی کە زۆرترین شتێکمانی پێوتە BNDF یاخو برین دیراڤد نۆروترافیک فاکتەر ئەو مادانی کە لە مێشکا زیاتر مێشک چالاک ئەکەن بەرەو زیرەکی بەرەو بیرکردنەوە کۆگنیتیڤ فانکشنەکان وەکو زاکیرە و ئینتیباه و ئەمانە هەمووی زۆر ئەکەنەمانە و لەمان کاتە بڕی ئەو چوریانی کە تایەتی تشە چوریەکان مەسەن کاپڕڵک ئاسید کاپریک ئاسید مەسەن ئەمانە لۆریک ئاسید ئەمانە زۆر کاریگەریکی چاکیان هەیە لەسەر لەشی مرۆڤ سحرێکی کە هەیە لە چوری زەیتی زەیتون یاخو هەر لە زەیتون خۆیان کە پێوتێ ئۆڵایک ئاسید ئۆڵایک ئاسید یعنی ئەگەر دانیشیت یەک حەڵقە باسی ئەو تشە چوری بکەیتەوە چەندێک تەندروستی چاکی هەیە لەسەر دڵ و ئەمانە لە ئەم دراسە تازانی ئەخیرا دۆزرایەوەکەوە تەنها ئەوە نییە کەەوە ترشە چاوریەکانی کاریگەری چاکەکەی بۆ دڵ بێ بەڵکو گێڕانەوەی میلی تەمەنی ئینسان چاکەکاتمونە واتە ئینسان لە ڕێ ئەو پافرانی کە بەرەو ئەیجینگمونە با بەرەو پیربوون ئەبا ئەیوەسێن لە ئەنجامی ئەوەیە کە زۆربەی ئەو وڵاتانەیە گەر سێ منطقەی سەڵ زمانەیە لە عالەمە باشە یەکیان لە منطقەی وسط أمريكا لمنطقة نيكاراغوا وهندوراس وأنا منطقة كمان لمنطقة دراي سبينا وراسا وكو يونانو مثلا إيطاليا ومانا لمنطقة كمان لجزيرة كاني أوكيناوا كاليابان كمان جورتين معمر يعني بوكولي زور بتمنى كانت هم ينزور بيخوارنا كانوا بريتلتي زيتون لقال شرابي سورة كي يخونا لبرو رازرو طالتها ولا همان كانت زور بي صازات كانوا خون لبرو زيتون اشتكى يعني بديل نية لسر دكتور يكك لاشتكان أو هيك بس زيت زيتون كريت چون بزاني زيت زيتون كي باش دست كوتوا كم جوري بونمونا أو يكم قشراويت ياخد جورة كانت كم يان باشترينة ياخد چون بزين كم زيت زيتونة أصلية واتفيك نية بالضبط زيت الزيتون بشويكي قشتية كم بيش هموش تيكوك والله دعي يعني خود كمان هر زيت زيتوني بوي من كدراسة مكرر معنا ل10,000 كم تربت للريب سعر خود زاني ماني توكس يعني انشتيني زور بتواني بشوي كواليتي فيزيكي بهرزان تكون درينا يعني للريب ايكونومي وماشا لبرا ولا هر زيت زيتوني بو همو كسي والله ل10,000 كم تربت زور مشكوكتي هاي تكون دروز نابت كيلو زيت زيتون بهمو او هلاكتي ونارحتك بريسا كيلو معنا اما يك لسر للري خينك دوم بيست او زيت زيتونه زور كون نبي بأو كاتيكا وقط فكرة مثلا لعثودي صالة كم باشتري اشتوي باش دوم زيت زيتون كي تناوقافك بوني كبون وتامي زوزر خوشة بوني كي رانسدني زور زيت زيتون هي بوني كي جناوية تيجة جناوية زور خوش نيا معنا زيت زيتون كخسارة وصراجو أبيتو زبيبة بس نكي وكو وأهم مثلا هنا كانت عندي ختي سبي وكو الصحول أكلنا وين كان زور نورمال غلطت شو زانتنا بالضبط لو درجة حرا بلاي جرميا بوشي ودروسة بيه لسه جاي أسايا بالضبط لسه جاي أسايا وزيت زيتوني شبيست وثمان تامو بوني زوزر خوش به كاريجري زوزر شاكي بله دكتور ساجر بس هندي لخارنا كردي كم بكير بونمونة ترخينا والسروبي وأم خارنا جرماني كا لورز دستانو بتعبتي لكاتي سرماوي زور وبفرا أخرين أم خارنا كاميان بسودا وكاميان باشترينا هالي بشيرين ولا تروي كمان السودي هي بمان يا كم شت أتوانين همو أمان روكينو اللي كم شت بيست أو خارنا كأي خوي بو أوي تعقيكي باشباته تشوري تندرس بكاربيني أما هيج مجال تانية تشوري تندرس بريتيبه لتشوري ناتيري الروكا مثلا بقول من زيتون زيت قلوب الرجاء زيت جوزي هندي نك أو زيت النباتي كلنا بازار ريكلي بازار نارنا عنا مثلا زيت كتان زيت كونجي ولحمان كاتا أجر حز كي بوسوتان وجرم كردنو مطبخته كابلي جرمي بتوانت برجع بريتيل روني حيواني تشوري تير أتواني بكاري بيني بوزور بينك أما يعني دكتور أجر لريا بوستين أما برساري أو بكم دوجي حيوان كبكار بين ريبو خواردن ما ويك زور مش تباس أكرا كباش وسودي هيو هندكيش ببيتانو أنو نخرابا أجر تبي ما بلاي بتشي وازك أما دبكري ولا قلت خواردن كسودي هي بمان دوجي حيوانوكو همو تشوري كاني كباشا كباس مان كتشوري كي تير ولا همان كتبركي باش كوليسترول تاعها باشا ولا همان كتكاريجري طواوي هي بس مان كوليسترول اگر تو نيخوي اگر نيخوي مثلا ملاحظه كساني كوازور بي ست هاك رفيق وبرادراني خوت وخزماني خوت كاب هيش وتشورينا اخوا بلام زوزوش قلو
هەبیری کردێتەوە ئەو شخصە خۆی بیرەکان کاتوڵی ئایا سەبەبەکەی چی من بەیچەوە چۆری ناو بەڵام بۆچی قەڵم لەبەرەوەی کاربۆهیدرێت لە ناوجگەری مرۆڤە کە زیاد بۆ ئێکسەس بوو ئەگۆڕێ بۆ چۆری و لە منجامە لەشماینەکە چۆری تەندروستی چۆری تێر بەلای من بڕێکی کەم یاخۆ مامناوەن لەسەر و مامناوەن چۆبی خۆی بە شەرتێک کاربۆهیدرێتی زۆری لەگەڵانە بێ هیچ کێشەیە دروست ناکەمانە ئەمە طبعا دەبێتێکی زۆر شەکر و برنج و نان و سەمون و ئەگەر کەمێ بخۆی سێمەسا و کاربۆهیدرێتانش تا ڕادێت تەندروستن ئەگەر کەمێ بخۆی ئەو کێشە گەورە بۆ دروست ناکەن لەگەڵ چۆریا بەڵام ئەگەر کاربۆهیدرێتی زۆر خوارد و ئەبێت زۆر ئینتێکی چۆرەکان کەم بکەیتەوەمانە چکە ناتوانانی واتە بێت جۆرێکیان هەڵبژێرین لەو ژەمە خواردنەیە ئەو دکتۆرێک پرسیاری تر بکەم پێش ئەوە ئایا مەرجە لە هەمان ڕۆژە تۆ ئەگەر کاربۆهیدرێتێکی زۆر بخۆی لە ژەمێکە چاوریەکی زۆر بخۆی ئەمە زیانی ئەبێ بۆ تەندروستی و بۆ قەڵەوبوون و بۆ تێکچوونی ئەو باڵانسەی کە تۆ باست کرد چاوری توانە و خەزنکردنی چاوری یاخود لە چ ماوەیەکە ئەگەر گۆڕانکاری لە جۆری پێکاتی خواردنەکە هەبێت زەرەری هەیە مەسەن بۆ نمونە کاتی بەیانیان لەبەرەوەی تۆ شەو بەلای کەمیەوە ئەگەر باسی شخصێکی تەندروستەکەین باسی شخصی ناکەین لە ساعت 6 ئێوار تا ساعت 12 شەو دەمێ جوڵەت ئەمە هیچ یعنی وە باسی وە ناکەین باسی شخصێکی تەندروستەکەین کە دوای 6 و نیو حەوت نانی ئێواری خوارد ئیتر دەست نابە بۆ خواردن و دانیشتوە هەتا سبەی ساعت 7 دێتە سەر ناخواردنی بەیانی تۆ 12 دانە ساعتە بەتەواوەتی کالۆریەکانە لە دەفیسیتایە هۆرمۆنی ئینسولین لە کەمترین ڕادیتان نینایە خانەکان زۆر وەکۆڵی هەستیار بەرامبەر هۆرمۆنی خراپترین کاتەوە کاتێک کە بێ کاربۆهیدرێتی زۆرتر خۆیمانە زۆربەی زۆری و کاربۆهیدرێت دەرگای خانەکانمانە کاتەوە بەهۆی ڕێگەی هۆرمۆنی ئینسولینەوە حتا چاوریەکانیش ئەڕاتە ژوورەوەمانە لەبەر ئەو کێشەکەی زۆر خواردنی مەسەن بۆ کاربۆهیدرێت لە درەنگ شەوە بوو لە بەیانیانە ئەمە کاریگەریی زۆر خراپی هەیە لەسەر تەندروست بەڵام ئەگەر کاربۆهیدرێتێکی تەندروست خۆی بە بڕێکی کەم بۆ نمونە مثلا هەرو کاربۆهیدرێت کە باسم کرد مثلا لە هینایە لە زەیتی زەیتونایە لەناو زەیتونایە عەفو ئەو کاربۆهیدرێتی کە لە ناو هینایە لەناو ڕاشی کاربۆهیدرێتی ناو سەوزاتەکان نەک میوەکان کە لەرم کاو مثلا بۆ منە هەموو ئینەکانی کەمان مەسەن سپیناخ و هەموو ئەوانە توانی لە کاتی بەیانیانە خەیار ترۆزی کاربۆهیدرێتێکی کەمیتیایە و بە هیچ شێوەیەک وەکو گلایسێمیک ئیندێکس شەکری خوێن بەرز ناکاتەوەمانە کاریگەری ئەو زۆری نابێ و لەش ناکاتە مۆدی چۆری کۆکردنەوەمە دکتۆر گەبڕۆینەوە لای خواردنە کوردەوارەکان کە باسی ئەوە بۆ کردین ئایا چۆن بخورێن بە سوودن بەڵێ وەکو یەکەم وتی ئەگەر لە حەزە بکەی کۆن لە کوردەواری خۆمانە ئەگەرم لە حەزە بکەیت لەگەڵ ئەوە شاکەوە زۆر خۆراکیان کردو بەڵام بە هیچی ئەو جۆرە نەخۆشانە نەمون لە کۆرا لەبەرچی یەکەم ئەم زەیتە نەبووەمانە ئەگەم لە حەزە بکەی ئەم زەیتانە لە 50-60ەکانە لە ئەمریکا و ئەوروپا لە 50-60ەکانە دروست بوون مارگارین یاخۆ ئەو کەرە هەرزانەی کەیسە لە بازاڕە بە 500 دینارە لەگەڵ زەیتی شلە ئەمانە هەمووی بە شێوەی هایدرۆجنێشنەوەمانە کاریگەری زۆر خراپی و ترانسفاتە زەیتی تونیش کەوازەترم ئەمانە لە 50-60ەکان وڵاتی ئێمە لە 60-70ەکان و دروست بوو بۆی هەموو تووشی ئەو کێشە تەندروستیانە بوون ئەدا لە کۆنا خەڵک چی خواردۆ لە ناو لادەیەکی کۆنا لە 40-50 ساڵ بەس کەرەی کوردی ڕۆنی خۆمانە خوراوە هیچیکە نەبوو بە تەکیدی تەندروستە بە تەکیدی تەندروست لە خواردنەکان خواردنی قاز و قەل و ئەوانەیە کە چاوریەکی زۆریان هەیە ئەو پەلەوڕانە خۆیان ئەو چاوریە زیانی نییە بەش هەمان شێوە دێم سەری ئەگەر بێت و کاربۆهیدرێتی زۆر لەگەڵام نەخۆی و لەش ڕابێنی سەر چاوری سوتاندن بەزەبەت بە هەمان شێوە سەبوون لەسەر پێ خواردنێکی زۆر تەندروستە بەڵام ڕکمن ناکەم بەیانیان ساعت 4 کابرای هەڵساوە کە خراپترین کاتە هەر بۆ کالۆریەمانە ساعت 4 هەڵساوە دانیشێت مثلا یەک نەفەر سەر و پێ ئەخوا بێزگە لەگەڵ برنجەکەیە بێزگە لەگەڵ ئەو هەموو چۆریە ئەی کاتەنە ساعت 4 بەیانی کەوا زۆر ئەبێت لەو کاتە هۆرمۆن ئینسولین بۆ خانەکانمان زۆر حسیارەمانە بەڵام بە شێوەیەکی عام ئەگەر بێت و سەر و پێ بخۆی کە بە هیچ ڕۆنیکەی تێدا نەبێت و زۆر کەمترین کاربۆهیدرێتی لەگەڵا بخۆیت بەڵێ تەندروستە و وزێکی زۆر باش دەداتەوە هەموو شتانت بەڵێ دکتۆر ئایا ئەو جۆرە خواردنانە کە وزێکی زۆر پێ بەخشن بۆ نمونە سەر و پێ کە چەوری هەم زۆری تایە ئایا چەند بخورێت زیانی بۆ جەستەنیە بۆ نمونە گەر هەفتانە بخورێت ئەو بڕات زۆرە چەوریە زیانی بۆ جەستە نابێت خۆی کێشەیەکمانەیە دکتۆر ئەزانی چۆنە ئەگەر بێت و بتوانیت مەسن بۆ لەش بخەیتە باری چۆری سووتانە بۆ ماوەی سەر و 6 مانگ زیاترەوە سم زیاتر لە 3 ساڵ و نیو کیتۆم کرد لە دوای 3 ساڵ و نیوەکەوە زیاتر لە ساڵەکەیت لەسەر لۆ کاربن یعنی بە مامناوەندی کاربۆهیدرێتە خۆم بەڵام لەشم گەشتۆتە ئەو مەرحەلەی کە بەتەواوەتی وەکو مەکینەیەک وایە مثلا بۆ من فێر بۆ بە جۆرێک لە سوتەمەنیەکی تری ئەدەیتێت میتابۆلیزمی لەشە بالضبط میتابۆلیزمی لەشم بەتەواوەتی و کۆلێستەوە شتاپ لە گۆڕاوەمانە لەگەڵ ئەوشا کاربۆهیدرێتە خۆم هەندێک هیچ هەر چاویستانەکەم بەردەوام هەتا خۆم هەستی پێەکەم
لە ڕێگەی مێشکم و هەسی پێکەم لە ڕێگەی مەسەن بۆ نمونە هەڵاوی ناو دەمەوە هەسی پێکەم کە ئایا دەرچوم لە کیتۆسز یان دەرنەچوم لە کیتۆسەمانە لەبەرەوە گەر بێت و خۆت ڕابێنی لەسەر چاوری سووتان بەڵام بۆ فترێ ئەقل و 6 داڵەمان کەمتر نەبێ لەش ڕایەت ئەو کاتە زۆر بە ئاسانی سویچەکەی لە بینی چاوری سووتان و شەکر سووتانە بۆ من ئەمڕۆ تۆ کاربایدێت و زۆرتر خوارد مناسبەیەکی کۆمەڵایەتی تێمانە خوارد بەڵام دوای یەکسەر ژەمی داهاتوو کە دەست کردە بەینەکە چاوریستانەکە بەردەوامە شخصی عادی ئەمە ناڕوونادا لەبەرەوەی دائیمەن لەش بە دوای چی ئاگەڕێ بە دوای چاوری بە دوای سووتانێکی تەمەڵانە کە لە کاربۆهایدرێت و ئاسان بێت ئەمانە و ناگەڕێتەوە سەر چاوریستان وەکو بەدیلی دووەمە دائیمەن بۆ خۆراک بەڵێواتە لە کەسێکی ئاسایە گەر بڕێک کاربۆهایدرێت خۆ دوایی بڵێ من ئەم ژەمەی تر چاورێکی زۆر خۆپی زۆر خراپە لەبەرەوە هەر چاورەکانی زیاد دەکاتۆمانە بەڵێ دکتۆر کەواتە ئێستا گەر لە کۆتاییا پێمان بڵێ باشترین هەڵبژاردەکانی تۆ چییە کە لەم کەش و هەوایە بەکار لەم کەش و هەوایە ئەتوانم ڕکۆمەندێشنەکانی خۆم بڵم کە خۆم ئەی خۆم ڕۆژانە چەندها ساڵ ژەمێک بۆمان بەڵکو ژەمێک یەکەم زەیتی زەیتون لەگەڵ زەیتونەکە خۆیان تێکەڵاوێکم یەک دوو کەوچ ڕاشی ئەەکەم ناو زەیتی زەیتونەکە لەگەڵ گوێزە کەداێنم گوێز بڕێکی زۆر چاوری تەندروستی تایە هەمووی زۆربەی پۆلیان ساچوێتی لەگەڵ مۆنۆ ساچوێتی فاتە لەگەڵ کانزەکانە تێکەڵاوێکم باشە لەگەڵ گەڵای کاهوە ئەی خۆم بە چایەکی بێشەکرەوە تەبان بیخۆ هەمووکو تام زۆر تەندروستە وەکو لە ڕووی نوێترن تۆ تقریبان زۆری تایە لە هەمان کاتە هێلکەی سوورەکە هێلکە یا بە دوو هێلکە سوورکەرەوە بە ڕۆنی خۆمانە بە شێوەیەکی مامناوەند و لە هەمان کاتە ڕاشەکەکەم بەسەر ئەویشە و هەندێک کات یعنی ناشارمەوە هەندێک کات تۆزە ڕاشەکە کەمێک لە بینی 5 گرام بۆ 10 گرام مەسەن هەنگوینی تێکم هەنگوینێکی چاک ئەوش سوود بەخشە و زەبەخشە و لە هەمان کاتە ئەو بڕی ئەو فایتۆنیترشتانی کە تایەتی کاریگەریکی زۆر چاکی لەسەر لەشی مرۆڤ ببارە بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت بە هیوای ئەوەی کە هەمووتان تەندروستێکی باشتان هەبێ و هەمووتان لەم کەش و هەوا سارد و بەفراویە سەلامەت و تەندروست بن و کاتێکی خۆش بەسەر بەرن